لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. مسلمان برزكان إمام مسلم لصحيح كيا لجمارة 164 بما نجريت ولا أبو هريرة وخالد الرازي بي صحابي بالرزي في غمر صلى الله عليه وسلم كوا الروجي كان في غمر صلى الله عليه وسلم لنا وبازارة لدكان يكلاي داو هەندێک خواردن خورما یان گەنم یان غەیری ئەوە دانرابوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی پیا کرد تەماشای کرد لەسەرەوە وشک و ڕێک و پێکەوە بەڵام لە ژێرەوە تەڕە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە کابرای خاوەن خواردنەکە فەرمووی ئەمە بۆ وایە بۆ سەرەوەی چاکە و ژێرەوەی ئاوا خراپە. وتی ئەی پێغەمبەری خوا باران لێی داوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر باران لێی داوە بۆ جوانەکەی ئەخەیتە سەرەوە و خراپەکەی ئەخەیتە ژێرەوە. هەر وەکو خۆی داینە و خەڵکی چۆن هەڵیان بژارد بە هەڵی بژێرن. ئاخر ئەمە غەشە و فێڵە و هەر کەسێکیش غەش بکە لە من نییە. من غەشە فەلەیسە منی للرواية ترى من غشنا فليس منا. هر كسي غش بكا فيل بكا لمن نية بيغمر فرموي صلى الله عليه وسلم. براسي غش و فيل نقبتي و قربسريكي زور قوريه خوش يسكانم. غش واتا تشاك و خراب تيكل بكي او معنى كيتي وغشيش فيليش جوري زوره بتايبت لمعاملاتا بۆ نمونە یاریکردن بە ترازوو زۆر خەتەرە خۆشەویستەکانم. فێڵکردن لە ترازووە نەکبەتی و قوربەسەریەکی زۆر گەورەیە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ڕەحمانە ئەفەرمێ وەئەقیموا الوەزن بالقسط ولا تخسروا الميزان. لە کاتی کێشانە و پێوانەیە زۆر عەدالەت و دادپەروەری بپارێزن ئامان وریابن لە ترازووە فێڵ نەکەن ئەگەر بە گەردیلەیەکیش بێ. خوای تەعالا لە سوورەتی مطەففینە ئایەتی 1 بۆ 6 ئەفەرمێ وەیل للمطەففین الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون ألا يظن أولئك أنهم مبعوثون ليوم عظيم يوم يقوم الناس لرب العالمين. آمان ئاگادار بن وەیل قوربەسەری و بەدبەختی و دۆڵێک لە دۆڵەکانی جەهەنەم بۆ ئەو کەسانەیە کە لە ترازووە فێڵەکەن کاتێک کە شت لە خەڵکە کڕن زۆر بە قورسی سەرقورسی ئەیکڕن بەس کاتێک ئەیفرۆشن بە سەرسووکی ئەیفرۆشن. ئایا ئەوانە نازانن ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار ئەم دنیاە گشتی یەک دوو ڕۆژێکە و پاشان قیامەت هەیە. هەروەها خۆشەویستەکانم لە جۆرەکانی فێڵ ئەوەیە کە مەوادی ئێکسپایر ئەوەی کە تاریخەکەی تێپەڕی کردووە بیفرۆشی و یان تاریخی و مێژوویەکی تازەی لێ بدەی. ئەوە نەکبەتی و قوربەسەریە خۆی تەعالا بمان پارێزێ و بتان پارێزێ. هەروەها خۆشەویستەکانم
ئەو کاڵایانەی کە لە بازاڕە هەیە کە عادیە یان هی وڵاتێکە کە لە ناو خەڵکە وەکو سین لە ناو خەڵکە بە عادی مەشهورە تۆ بڕۆی بیگۆڕی و بە شێوەیەک بیفرۆشی کە ئەمە هی وڵاتێکی ترە بۆ نمونە ئەمە ئەڵمانیە ئەمە ئەمریکیە ئەمە یابانیە بۆ ئەوەی خەڵکی بخەڵەتێنی و ماڵەکەی خۆت بخەیتە قیمەتەوە. یەکێکی تر لە جۆرەکانی فێڵکردن لە معاملە و لە کڕین و فرۆشتنە خۆشەویستەکانم ئەوەیە کە فرۆشتنی ئەو مەوادانەی کە زەرەری هەیە بە تایبەت دەرمان، ئەوە طبعا نەکبەتێکی زۆر زۆر خەتەرە. هەروەها معاملەکردن یا فێڵکردن لە لایەن مقاولۆ، لەلایەن ئەوانەی کە بنا دروسەکەن، لەلایەن ئەوانەوە کە جەعدە و ڕێگاوبانەکان ئەکەن کە لە ئەسڵا بۆیان دانراوە مەوادی باش بخەنە ناو ئەو کارانەوە کە ئیکەن، بەڵام ئەمان ئەڕۆن مەوادی خراپ ئەخەنە ناوی. بۆ نمونە ئەو کۆمپانیانەی کە ئەو مەجموعانە دروسەکەن، ئەو خانوانە دروسەکەن، بۆ نمونە گوندی ئەڵمانی و گوندی نازانم چی و ئەوانە، یا ئەوانەی ڕێگاوبانەکان دروسەکەن، کەس سقەی بە ئەو گوندانە نییە، بە خانووی ئەو گوندانە نییە، چونکە فێڵی تیاکرێ. یان ئەوانەی شوقەکان دروسەکەن دانراوە بە مواسەفاتی بەو شێوە بکرێ، بەڵام ئەوان بەو مواسەفاتانە نایکەن، بە شێوەیەکی تر ئەیکەن. و هۆکاری ئەوەش خۆشەویستەکانم بۆ ئەوە ئەگەڕێتەوە کاتێک کە وەریەگرێ بە پارەیەکی زۆر وەریەگرێ، دوای ئەی فرۆشێتەوە چەند دەست ئەکات کابرا هیچی نەکردووە، هیچی نەکردووە، ئیشی نەکردووە، پارەیەکی زۆر وەرەگرێ ئەی فرۆشێ بە کۆمپانیایەکی تر، ئەوانش ئەی فرۆشن بە کۆمپانیایەکی تر، چەند دەست ئەکات تا ئەگاتە کۆمپانیایەکی نەکبەت لە ئەخیرە کە ئەو ئەیکڕێ ئەگەر فێڵ نەکا قازانج ناکە. ئەمەش وڵاتی فەوتاندووە، قوڕی کردووە بەسەر ئەم وڵاتەیە. سیرەکەی ڕێگایەک 50 ساڵ پێش ئێستا کراوە، قیرتاوێک 50 ساڵ پێش ئێستا کراوە، ئێستاش هە ساغە، ئێستاش سیارە بەسەریا تێپەڕ ئەبێ هەڕێک و پێکە. بەڵام ئەو قیرتاوانەی ئەو ڕێگایانەی کە کۆمپانیەکانی خۆمان دروستەکەن بەری چەند ساڵێک ناگرێ، بگرە بەری چەند ڕۆژێک ناگرێ. ئەلەو سەرقەڵا قیرێک کرا هەفتەیەک بەری نەگرت، والله هەفتەیەک بەری نەگرت، بارانێک دای لێ خراپی کرد. ئەمە چی نەکبەتیەکە؟ ئەمە چی قوربەسەریەکە؟ هەروەها فێڵکردن لە فرۆشتنی شتێکە. بۆ نمونە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم حیوانێکیان فرۆشتووە، حوشترێک، مانگایەک، مەڕوو بزنێک فرۆشتیانە، کابرا بەر لە ئەوە بیفرۆشێت 2-3 ڕۆژ یەڵاوێتیەوەی نەیدۆشیوە، بۆ ئەوەی کاتێک ئەیباتە شوێنی فرۆشتن وا دیار بێ گوانەکەی پڕە لە شیر، سوێنی شەخوا ئەڵێ سیرکەن، یعنی ئەمە هەر دوێنێ ئێوارەت دۆشیمانە، بۆ من تەماشاکەن ئەمڕۆ چەندە شیری هەیە درۆشەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تأکیدەکا لەسەر ئەوە لە حەدیثا، ئەفەرمێ لا تصروا الإبل والغنم، شتیوا مەکەن. ئێستا حالیەن ئەوە گۆڕاوە بە نەوعێکی تر، ئەوەش ماوە بەڵام بە شێوازێکی تر لە معرەزی سیارەیە، بۆ نمونە هەیە لە معرەزی سیارەیە، کابرا سیارەکە ئەبا شوختی پێوەیە، سیارەکە بە شێوازێک لە شێوازەکانە، ئەمیش ئەڕوا پۆلیشێکە فێڵی تیاکە شوختەکانی پڕەکاتەوە حتا کابرایی کڕێ، کە کابرا کڕی دوای 10-15 ڕۆژ تەماشاکەم سیارە شوختی زۆر پێوەیە، ئەم سیارە بۆ نمونە لێی دراوە بۆ یاغی هەیە، ئیتر فێڵی تیاکە، عیبێک لە مەکینەکەیە هەیە فێڵی تیاکە. حتا تەنانەت من خۆم سیارەم کڕیوە چەند ساڵە پێش ئێستا، کابرا خۆزگا تەنها لەوانەیە فێڵی بکردایە، کابرا ڕۆیشتو بوو عەلامەکانی گۆڕی بوو، سیارەکە سیارێکی سینیە، عەلامەی پاش و پێشی کردبووە توێتە و یابانی. تۆ سیرکە تا ئەو حەدە، یعنی تا ئەو حەدە سیارەی سینی بە نرخی یابانی بیفرۆشی، بە تایبەت بۆ فەقیرێکی وەکو من کە ئەو شتانە نەزانێ. ئەو کاتە من باوەڕم وا بوو کە هیچ کەسێک لە معرەزا کاتێ من ئەچم خۆم تەماشای خۆمەکەم کە هیچ کەسێک
فێڵ ناکە بە تایبەت کاک حاجی کاک فڵان کاک شێخ تر منیش وا مەزانی حاجی و شێخ مەلائیکەن و قەت فێڵ ناکەن. لا حول ولا قوة إلا بالله. ما بستم أوانيك أو إشانة أكنك همو حاجيك وهمو شيخك. پیغمبری خوا صلی الله علیه وسلم افرمی کریار و فروشراو فروشیار کریار و فروشیار بۆیان هەیە پەشیمان ببنەوە تا لەو مەجلیسە کە دانیشتون تایە هەڵ نەسابەتن کە هەڵسیان ئیتر مەجالی پەشیمان بوونەوە نییە ئیلا مەگەر فێڵ هەبێ. ئەگەر فێڵ هەبوو کابرا بۆی هەیە بیگەڕێنێتەوە شتەکە، ئەگەر سەیری کرد فێڵی لێکراوە بۆی هەیە بیگەڕێنێتەوە. جا پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ کڕیار و فرۆشیار بەرەکەت لە ئیشەکەیان هەیە ئەگەر ڕاست بکەن و عەیبەکان بە کاملی دەربخەن، بەڵام ئەگەر بیشارنەوە عەیبەکان و فێڵ بکەن بەرەکەت لە معاملەکەیانە نامێنێ، وەکو لە حەدیثەکەی ئیمامی بوخاری و ئیمامی مسلمە هاتووە. لە حەدیثێکی ترا کە ئیمامی ئیبن ماجە ئیگەڕێتەوە و ئەلبانیش ئەفەرمێ صەحیحە، پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم المسلم أخو المسلم، مسلمان براي مسلمانه ولا يحل لمسلم باع من أخيه بيعا فيه عيب إلا بينه له. مسلمان براي مسلمانه حلال نییە بۆ هیچ مسلمانێ شتێک بە کەسێکی تر بفرۆشێ بە مسلمانێکی تر بفرۆشێ ئەگەر عیبێکی تیابێ بیشارێتەوە و باسی نەکە، حەڵال نییە. طبعا ئەمە بەس تەنها بۆ مسلمان نییە، حەدیثی ترمان هەیە تەنانەت معاملەکردن لەگەڵ کافریشە مادام کافرێکی حربی نەبێ و لە وڵاتی ئیسلامە بژێیان تۆ لە وڵاتی ئەوە بژێی فێڵکردن لەگەڵیا هەر حرامە و هەر دروست نییە. یەکێکی تر لە جۆرەکانی فێڵکردن لە معاملەیە خۆشەویستەکانم بەیعی نەجەش، فرۆشتنی نەجەش. نەجەش چییە؟ ئەوەیە کە دوو کەس فێڵەکەن، خاوەن کاڵایەک لەگەڵ کەسێکی ترا فێڵێک هارە بەینیانە، ئەم شتەکە ئەفرۆشێ یان کەسێک دێتە سەر شتەکەی، بۆ نمونە سیارەیەکی هەیە کابرا لە مەعرەزای فرۆشێ، لە کاتێکا کە یەکێ دێتە سەر سیارەکە بۆ نمونە ئەڵێ من 150 گڵا بەم سیارادەم، زەرامێکی تر لەو لاوەپەیا ئەبێ لەگەڵ ئەما شەریکە و دەستی تێکەڵە، ئەڵێ کاکە من 155 کڕم بۆ ئەوەی بیخاتە قیمەتەوە، خۆ نیەتی ئەوە نییە بیکڕێ، بەس مەبەستی ئەوەیە سیارەکە بخاتە قیمەتەوە یان وا دەریخا کە ئەم سیارە زیاتر ئەهێنێ، ئەوە حرامە. و عکسەکەشی هەر حرامە، ئەویش ئەوەیە کە شتی خەڵک بێ قیمەت بکەی. بۆ نمونە کابرا شتێکی هەیە دەفتەرێکەکە یەکێتێ لەولاوە ئەبینێت دووسێ کەس لە دەوری وەستاون، ئەڵێ کاکە ئەمە وەڵام ئەمە هیچ ئەمە ئەوە نایێنێ، ئەمە هەست 90 گڵا نایێنێ، درۆشەکە ئەوێت لەگەڵ کڕیارەکەیە دەستی تێکەڵ کردووە ئەوێ بێ قیمەتی کا. طبعا ئەمە عەرز فرۆشەکان خان و فرۆشەکان ئەمانش هەموو ئەگرێتەوە. کابرا کاتێک عەرزێکی هەیە مقدارێکەکە و لە شوێنێکی باشایە ئەمان دوانسیانێ دەست تێکەڵەکەن ئەڕۆن بێقیمەتیەکەن بۆ ئەوەی کابرا بڵێ بەس لە کۆڵم بێتەوە. جا ئەوە لە قورئانە هاتووە خوای تەعالا لە سوورەتی عەراف ئایەتی 85 ئەفەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم، شتی خەڵکی بێقیمەت مەکەن. خوای تەعالا قومێکی لە ناودا قومی شوعەیب عەلەیه السەلام لە ناوی بردن لەبەر ئەوەی فێڵباز بوون، لە معاملەیە فێڵیان ئەکرد، وەکو لەو ئایەتەیە باس کراوە و ئیمامی ئیبن کەثیر لە تەفسیرەکەیان ڕوونیەکاتەوە. جۆرێکی تر لە جۆرەکانی فێڵکردن ئەوەیە کە فێڵ بکەی لە دزینی نووسینی کەسێک، کابرا کتێبێکی نووسێتەوە یا شتێکی بابەتێکی نووسیە تۆ لێ ئەدزیت و بە ناوی خۆتۆ بڵاوێکەیتەوە. کتێبدانان شتێکی زۆر قورسە و زۆر ناڕەحەتە، دزینیش لەو کتێبە یان کتێبەکە بە کاملی بدزیان هەندێکی لێ بدزی بە ناو خۆتۆ بڵاوی کەیتەوە و ناوی کابرا نەهێنی، جەریمەیەکی زۆر گەورەیە بەڕاستی. پێ ئەوترێ خیانەی علمی، ئەمڕۆ لە ناو نووسەرانە لە ناو ڕۆشن بیرانە وا بڵاوە. ئەوەش من خۆم لە خۆما بینیمە، کتێبێکم نووسێتەوە کابراەک لەوەدا ڕۆشتم تەماشام کردێ هەر کتێبەکەی من هێناوێتی بە ناوی خۆیەوە بڵاوی کردوێتەوە کابرا، یا بابەتێکم نووسیوە بە ناوی خۆیەوە کابرا بڵاوی کردوێتەوە. پێم وتووە جاری وا هەیە، پێم وتووە کاکە ئەم بابەتە بابەتی منە، بۆ تۆ هەر تۆ ئەزانیشت بنووسی،
ئێ بابەت تۆ بەدەقتی ئیشتەکەی منت بڵاو کردوتەوە جاری وها بۆ مەلاژ بۆ کابرا دزیێتی بە ناوی خۆی بڵاوی کردو باسی منی هەر نەکردووە یا کتێبێک جاری وها کتێبەکەی من کتێبی بۆ پوختەی فقی شریعەت پوختەی بیرروباوەڕ و عەقیدە لە سایتێکا بڵاو کراوەتەوە ناوی منی هەر لا بردووە لا حول ولا قوة إلا بالله ئەمە خیانەت ئەمە بەس لە من نا لەمە طبعا نووسەران سەدەها ساڵە ئەناڵێنن بەدەست ئەمەوە خوای تعالى فرمي إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها خوای تعالى أمر من بيكا كوا ئەماناتەکان بگەڕێنەوە بۆ شوێنی خۆی بۆ کەسی خۆی تۆ بڕگەیەک یان شتێک یان بابەتی کەسێک بڵاوەکەی تۆ بە ناوی کەسەکەەوە بڵاوی کەرەوە ناوی کەسەکە بنووسە ئەگینا ئەبێ بە خیانەت جۆرێکی تر لە جۆرەکانی فێڵ خۆشەویستەکانم فێڵکردن لە ژن خواستن و لە کچ بەشودان ئەمیش نەکبەتیە کچەکە عیبێکی هەیە بۆ نمونە نەخۆشی دەرونی هەیە یا پیاوەکە نەخۆشی دەرونی هەیە باسی ناکەن یا نەخۆشیێکی تری هەر باسی ناکەن ئەیشارنەوە تا کابرا ژنەکە ئەخوازێ یان شووە کاتە پیاوەکە کار لە کار ئەترازێ دوای ئەوە پێزانێ و مەسروفێکی زۆر و خەسارێکی زۆر و جاروایە ناچارە بێ تەلاقیشی نادا یان ئافرەتەکە ناچارە بێ لەلای ئەو پیاوە ئەمێنێتەوە بەناوە دڵی ئەمەش نەکبەتیە بەڕاستی خۆشەویستەکانم ئافرەتێک کاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا من کچەکەم تووشی نەخۆشیەک هاتووە بەهۆی ئەو نەخۆشیەوە قژەکەی وەریوە یا قژەکەی تێک چووە ئایا ئەتوانم قژێکی تر ئەمەوێ خوازبێنی هاتووە ئەتوانم قژێکی تری پێوە ڕەبت بکەم تا بیدەمەشوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لعنەت لەو کەسانەی کەوا قژ ئەلکێن نەقەی قژێکی ترەوە یان ئەوانەی کە داوای ئەواکەن ئەویان بۆ بکرێ دروست نییە فێڵ دروست نییە خۆشەویستەکانم حتا ئەڵێن ئیسە سبووکردن و بۆیاکردنی ڕیش و قژ لە ئیسلامە سونەتە پێغەمبەر ئەمری پێەکە ئەفەرمێ ڕیش و قژتان بۆیاغ بکەن پێغەمبەری خوا ئەمری پێەکە بەڵام بۆیاغێک ئەگەر لەبەر خاتر فێڵ بێ لە ئافرەتا و لە پیاویشە حرامە فێڵی دەسڵاتدار لە ژێردەسەکانی ئیتر باوک لە ماڵ و مناڵی خۆی ڕئیس عەشرەت لە عەشرەتەکەی خۆی کاربەدەستێک لەوانەی هان لە ژێردەسیا یەکێکە لە گەورەترین فێڵەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی ئیمامی مسلم ژمارە 142 ئەفەرمێ ما من عبد يسترعيه الله رعية يموت يوم يموت وهو غاش لرعيته إلا حرم الله عليه الجنة ئەفەرمێ هەر عەبدێک کە خوای تەعالا خەڵکانی بخاتە ژێردەسی ئەو ڕۆژەی کە ئەمرێ فێڵی لیان کردبێ یعنی ئەو ڕۆژەی کە ئەگەڕێتەوە بۆ لای خوا فێڵی لە ژێردەسەکانی خۆی کردبێ ئیلا خوای تەعالا بەهەشتی لەسەر حرامەکە زۆر مشکلێ یەکێک لەو کەسانەی کە خوای تەعالا تەماشایان ناکە قسەیان لەگەڵان ناکە زۆر لیان تووڕێە لە ڕۆژی قیامەتە خوای تەعالا تونترین سزایانەدا مەلیکون کەذاب پاشایەکی درۆزم کە درۆ لە ژێردەسەکانی خۆی بکە نەکبەتیە خۆشەویستەکان طبعا ئەوە ئێمە شەگرێتەوە وەکو باسم بۆتان کرد ئێمەش لەگەڵ ماڵ و مناڵی خۆمانە فێڵ بکەین درۆیان لەگەڵا بکەین بیان خەڵەتێنین ئەوە شەگرێتەوە بۆ نمونە باوکێک پارەیەکی هەیە کاتێکە کەوێتە سەرە مەرگ ئەیشارێتەوە ئەیدا بە یەکێک لە مناڵەکانی یان هەندێک لە مناڵەکانی تری لێ بێ بەشەکە یان کەمێکی دەرەخا بۆ ئەوان ئەوەش نەکبەتیە و ئەکەوێتە ئەو بابەوە فەرقی نییە غەشکردن و فێڵکردن لە شایەتیدان لە بڵاوکردنەوەی ئەخبار و ئەوانەی کە ئەمڕۆ خەریکی بواری ڕاگەیاندنن خەڵکێکی زۆر ئیسا ئەو ڕاگەیاندنانە کە هەیە خۆشەویستەکانم کەناڵە ئاسمانەکان پەیجەکان ئەوەی کە ئەمڕۆ لە بواری ئەنتەرنێت و ئەوانە خەڵکیان خەڵەتاندووە ئەوانە قوڕەکەنە سەر خەڵکە لە کاتی ئینتخاباتە درۆ لەگەڵ خەڵکە ئەکەن
لحمو كاتك أو عالميان سريان العالم تيكداوة قرآن كردو تسر أو خلقا ئێمەش بۆمان دەرەکەوێ ئێستا بۆ نمونە هەواڵێ بڵاوەکەنەوە ئەزانین درۆکە دوای ماوەیە دەرەکەوێت درۆکە بەڵام ئەو عالەمە سبحان الله ێژی بەنج کراوە ێژی مێشکی تێک دراوە دوای ئەوە هەم گوێ لەوان ناگرێتەوە سبحان الله هەموو جارێ ئەمان خەڵەتیان دوای هەمە ڕۆینەوە بۆلایەن لا حول ولا قوة إلا بالله شایەتی لە محکەمە شایەتیدانی درۆ لە گەورەترین تاوانەکانە زەلام هەیە شایەتی درۆی داوە حقی خەڵکی فەوتاندووە کابرایەکی ناحەقی کردوتە حەق حەقدارێکی کردوتە ناحەق دەسێکەوە چی مصیبەتێکە دێ بۆ لای ئێمە مامۆستا بەخوا لە محکەمە کابرایە کات ڕوویگیر بووم شایەتیەکم بۆیدا ئایا چەندێک کەفارەتەکەی بدەم ئەوێ بە 3 ڕۆژ ڕۆژوو یا بەناندانی 10 فەقیر نەجاتی ببێ وا ئەزانی ئەمە سوێن خواردنە بۆ نمونە من سوێنێکە خۆم لەسەر مەسئلەیەکی بەسیط درۆی تیاکەم دوایی دەرەکەوێ وان نییە سوێنەکەی من هەڵە بووە بۆم دەرەکەوێ هەڵە بووە ئەوە من نانی 10 فەقیر ئەکەوێتە سەرم ئەگەر پارەمیش نەبێ 3 ڕۆژ ڕۆژوو بەڵام تۆ ڕۆی لە محکەمە درۆکەی ئەوەیە مینی الغەموسە ئەوە لوستەکە لەناو ئاگری جەهەنەمە ئەوە هەرچی ڕۆژانی ژیان تێ ڕۆژوو بگری قیمەتی نییە چکە تۆ حەقی خەڵکێکت خواردووە ئەوە زۆر خەتەرە لا حول ولا قوة إلا بالله غەشکردن لە نەسیحەتە کابرایە دێت ئەڵێ کاکە ماڵی فڵانە کەس کچێکیانەیە ئەمە بڕۆم داوای کەم ڕێی چییە تۆ چیت پێ باشە یان هەر شتێک تۆ نەسیحەتیەکەی ئەزانی درۆکەی ئەزانی وانە تۆ ئەڵێ وەڵایی زۆر باشن بڕۆ ئەتزانی وانە یا بە عەکسەکەیەوە ماڵەکە زۆر باشن بەڵام تۆ ئەڵێ کاکە نزیکیان مەکەورەوە بەخوا واوان ئەمانە زۆر خەتەرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ المستشار مؤتمن ئەو کەسەی ڕاوێژی پێ ئەکرێ جێی تەئمینیە ئەگەر فێڵ بکات زۆر خەتەرە فێڵکردن لە غەشکردن و قۆپێکردن لە مەکتەب ئەمە هەمووی نەکبەتیە ئێستا بەوە نەماوە لە زانکۆکان بەحثی تەخەڕوج هەیە ئەلەم ماوە بیستم تەماشام کرد بەحثی تەخەڕوج و پارە دروستەکەن یعنی تەلەبەیەکە ها لە چواری زانکۆ داوای لێکن بەحسێ بکات لەسەر ئەوەی کە خوێندوێتی لە ماوەی ئەو 4 ساڵە بەحسێکی بەسیط یعنی ئەڕوا لە بازار بۆیە نووسنەوە پارە ئەدا 150,000 و بەحسێکی بۆکەن بە جوانی ئەڕوا تەسلیمێکە و حول ولا قوة إلا بالله چ کارەساتێک لە وڵاتە خەریکە ڕوەدا بەیانی ئەوە بێ بە دکتۆر ئەبێ بە مهندس ئەبێ بە مامۆسای مناڵەکانی ئێمە ئەبێ بکشتی بە فێڵ و بە درۆوەمانە لا حول ولا قوة إلا بالله ئێمە نەکبەتیە بەڕاستی حەزەکەم نەسیحەتێکی ئەو کەسانە بکەم کە لەم لەمانەیە تێکەوتون و زۆری شوێنەی ئەمانە زۆرە ئێمە غەش هەرواتی ئەگەین تەماتە فرۆشەکانەوە تەماتەی جوانەکە خەنەبان و خراپەکە خەنە خوار بەس نازانین تەماتە فرۆش غەشە بچکەکەیە نەک بچووکەوە بچووک نییە ئەوە زۆر گەورەیە بەس یانی ئەوە بچکەکانە بەڵام هەموو ئەم ملەتە لەسەرەوە بۆ خوار هەمووی بۆتە غەشاش مەگەر خوای تەعالا کەسێ زۆر ئیماندار بێ لەمە نەجاتی ببێ هەر ئەوەنە ئەڵێم ئەوانەی کە دەرمان غەش لە دەرمانە ئەکەن غەش لە کاڵای ناو دوکانەکان و مارکێتەکانە ئەکەن هەموو جۆرە غەشەکان با بزانن لەوانەیە لەو دەرمان و لەو خواردنە بەری مناڵەکانی خۆیان بکەون ئەو خەڵکە کە تووشی سەرەتان ئەبێ لە ڕێگای ئەوانەوە تووشی سەرەتان ئەبێ لەوانەیە مناڵەکەی خۆت دایکی خۆت باوکی خۆت برای خۆت خوشکی خۆت لەوانە بکڕن و تووشی ئەوە بن بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئیمانتان تەواو نییە تا ئەوەی بۆ خۆتان پێتان خۆشە بۆ برای مسلمانیشت پێت خۆش بێ تۆ حەزەکەی ئێستا تۆ بەهۆی دەرمانێکەوە بەهۆی خۆراکێکەوە تووشی نەخۆشیە بی نەوەڵە کەس حەز ناکە ئەی چۆن ڕازیت بۆ برایەکی مسلمانت ئەوە بکەیت دە وەڵڵا ئیمانت نییە تا لەو جۆرە کەسانە ئەبی وەکو چۆن بۆ خۆت پێت ناخۆشە بۆ ئەویشت پێت ناخۆش بێ ئەمجا بزانە کە خوای تەعالا ئەتبینێ خوای تەعالا لە فێڵی چاو تروکانی چاو ها لە چاو جاروایە فێڵێکەکە خیانەتێکەکە ئەڕۆیتە ماڵی مسلمانێک ماڵی برادەرێکت سەیری ژنەکەیەکەی سەیری کچەکەیەکەی بە فێڵەوە خوا لەوە ئاگادارە يعلم خائنة الأعين وما تخفي الصدور و ئەوەی لەناو دڵی شایە خوای تەعالا ئاگای لێیەتی بزانە
مسلمانی بەڕێز کە خۆت شایەتمانت هێناوە با بزانی زۆربەی ئەو فێڵانە لە دنیا خوا ئینتقامت لێ ئەکاتەوە تۆڵەت لێ ئەکاتەوە بزانە ئەی مسلمان مردن لە کتوپڕایە مردن ئینزاری کەس ناکرێت پێشا بۆ وترێ کاکە فڵان ڕۆژە مری ئەو برا بەڕێز و مسلمانە بەڕێزانەمان کە لەم مزگەوتە ئێمە بوون بە تەما بوون 10 ساڵی تر لەم مزگەوتە دانیشتنوێژی جمعە بکەن بەس هەمویان ماڵ ئاوایان لێ کردین و گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار لەوانەیە هەفتەی داهاتوو چۆن ئەم هەفتە کە حەمە خوای تەعالا عەفی بکە یا ڕەبی هەفتەی پێشوو دوای خودبەکە هات بۆ لای من باوشی پیا کردم لەوانەیە ئەسڵەن مردنی هەلە بیر نەبوو بێ بەس ئێستا ها لە ماڵی حەقی خۆیە خوای تەعالا بە بەهەشتی بەرینی ئیشاد بکە ئیتر حەقا ئینسانی مسلمان ئاگای لە خۆی بێ ئەم جەواب بزانی کە ئەگەڕێتەوە بەلای خوای تەعالا بە تەحەق و تەنیا ئەگەڕێتەوە بەلای خوای تەعالا یعنی کەست لەگەڵا نییە ئەو مناڵەی کە تۆ لەبەر خاتری ئەو فێڵەکەیت و پارە بۆ پارە طبعا ئەو کەسوکارەی ئەو ژن و کەسوکارەی کە بۆ ئەوان فێڵەکە ئەەکەی واللهی برا خۆشەویستەکانم واللهی لەوانەیە لە پاش خۆت ژنەکەت 1 ساڵ چاوەڕێ نەکاشوو بکە مناڵەکانت ئەسڵەن تویان لەبیر نامێنێ لەوانەیە لە تەعزیەکەتە لەسەر میراتەکەت بکەن بە شەڕ و گوێنت پێ بدەن و من ئەمەم بینیوە ئیتر چی پێویستە کە کاتۆ لەبەر خاتری ئەوان قیامەتی خۆت ئەسووتێنی لە ڕۆژی قیامەتە ئەو کەسانی کە فێڵبازن ئاڵایە تایبەتیان هەیە بەرز کراوەتەوە عەلەمێکا بەدەستیان و ئاڵایەک لە ڕۆژی قیامەتە لەقەی نووسراوە ئەلغادر ئەمە غادر و فێڵبازەکەیە هەموو عالەمەی بینی حەزەکەی ئەوە تۆ بووی ببینە خۆمانە برا بە ڕێزەکانم لە ڕۆژ قیامەتە چاوت گوێت زمانت دەستت پێت پێستەکانت پێسی لاشت هەمووی ئەبێ بە شایەت بەسەر تۆ لە ڕۆژی قیامەتە یعنی چەندێ ژێر بەژێر ئەو شتانت کردبێ ئەو فێڵانت کردبێ خوای تەعالا ئاشکرایەکە جا بەر لە ئەوەی بگەینە ئەو ڕۆژە بەر لە ئەوەی یەومە لا ينفع مال ولا بنون نە ماڵ نە مناڵ ئیسفادەی نییە إلا من أتى الله بقلب سليم إلا ئەوەی کە بە دڵێکی پاکەوە دڵێکی بێغەش گەڕابێتەوە بەلای خوای تەعالا بەر لە ئەوەی ئەو ڕۆژە بێتە سەرمانە با فریای خۆمان بکەین و دڵی خۆمان پاکەینەوە و فێر لە مسلمانان نەکەین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخرە دڵەکانمانەوە یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی دامەزراومان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە غەش و فێڵ لە دڵمان دەرکەی یا ڕەبی خوایە لەوانە بین کە تەوبە ئەکەین و بە ڕاستەقینەی ئەگەڕێنەوە بەلای تۆ یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت وڵاتمان پارێزراو بکەی تەفریقە و دووبەرەکی تیانەیەلی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئیسلاحی حاڵمان بکەی کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری ئامین ئامین